داخی ئەم مناڵان دەبڕن کوڕی ئێستا بڵێم کەبەر کۆمەکەوێت دەوەرن کوڕی پیاو ئافرم دەبڕن چرا لای بلە دەی سەر چاو دەی ئەمرتان نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر چاو باو شوێن دۆزیوەتەوانی دەرەجە یەک ئەمە مهمە بەڵام حیف سێبەریتیانی وەرە کوڕم ئەو ناو من دوو سێ جاریکە هاتووم هەمووی دار و سەوزایی زۆر خۆشە سێبەر بەخوا باوک یەک سێبەر من دۆزی لی نییە نەوەڵا دەتۆ ڕاکەشتەکانی کە داگرت دەبڕە ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر ئەم هەتیێم هەتا زل بێ کەرە بێ دەی چی و کرد بە قەبری باوکم ئیزدیحام دروست بێ شوێنمان بەرناکەوێ دەدەی جوانە مەرەک ئەوە چیە بلە باوکەڕەوە یا تاقە بۆ یەناکۆرم خۆ لێرە نامێنەوە باوکە سەیرانی کوردیانی ئەمە تێگی دواویە پراخاوە لی ڕاکشیت چ خەویشیە باوکە وەرە بڕۆ ئەمر نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر بە ڕای جەخۆر ڕاستی دەکات قەسەم بالله برا سەیرانی کوردی من بنێشتی کوردیم بیستووە دەیەڵە خێراکەن دەی چیتان کرد بۆ قورعانە دەنێ قسەکەی تۆ بوو چی سێبەریتیە ڕە لەدا یعنی تۆ ئەو کاتە نەوبینی بوو بە قورعان ئامن بگە ژووی چی نەبینی ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر دەبڕ سیر مەکە بڕشتر داگرن دەی چاو دەڵە خۆشە ئەو لایە هەیە هەی لە ڕۆژێ بلە لە دایک و چۆن چەقەنم لێیە شەتەقم ئەمەش دەچوو باوکە ڕۆ چ بۆکە خۆڕ بەسەرمەوە ئەوە زۆپات هێناوە ئەی سۆپای بۆکە بەو لایە ڕۆڵە زۆپات لەوە بەم چ لێی هاوینە بلە بۆ شێتمەکەی ئەی باوکە جان خۆ نازای لەم شوێنانە دەمە ئەسلان بەخوا بەدایکسین ڕقبیتەوە دەفردی ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر دەی داتان کرد ئەو بۆ گەڕایتەوە ئەو شەکە لە منە ئەو یەک چی یەک باوکم دەچم بۆ ناو دارانە باش دەبڕۆ ئەوە چی تخوایەوە بەشەرن تخوایەوە ئینسانن معقولە ها کوڕم بۆ واکەی بۆ وا گەڕێ کرد و خەڵک سیرمانەکە معقولە قەتەرە نەوتیتیانە ئەمە وەزعە میکە بە هەرارۆڵە پێمە نەوتی پێ ها ئەی چۆن دەوەرە کواری شوێ تۆ نەوتن ناوێ بەڕۆڵە بۆ زۆپاکە بەڕۆڵە دە تۆ پشکەرەوتی و بۆ پشتێ دە تۆ پشکەرەوتی تۆ نەوتن ناوێ فەرمۆ ئەوە نەوت باشە ئەمرن نەمێنێ ئەوە دوو ئەرە من هەر تێ دەڵێم و ئەلە دوو من شێت کرد کوڕی وەرە خەڵکی ورن کوڕی هاوەرە باوکم خەترم لێکە وەرە باوکم شانزار چیم لێکە کوڕە خەڵکی لە باوکم بەتەماشم بێنێ مەیاڵیم بێنێ جۆ بگرن جا یەک دیتر ژۆ باوکم چاویشینە بلە زێری عەفرەتە قورعان کورە خۆ من تازە هەیەم چوو کورە بەزەیشم پیایەتۆمەتیوە دە بەش ڕۆڵە بابەست تێ هەڵام وەڵای بە ئاوەرە بۆ قورعانە دە بەسە جوانە مەرێک بیاخە زۆپا کورە تۆ شێت مەگەی بە قورعان شێت مەکەی باوکم گیان باوکە یەک شوێنی زۆر خۆشم دۆزێتە باچین ڕەسم گرین یعنی جاری چکە بارکەین لێرە ئەچین ڕەسم گرینینە با بلە لێرە بێ بلە ئەم سەر و ئەو سەر نەکەیت ئاقلانە دانیشە سێمەوە دەبڕۆم سناپەی تۆش تەواو نابێت دەبڕۆ وەرە هەستی دەبڕۆ ئەمانە لێرە لادەن باوڕۆدێ بەڵێ ئەمرتان نەبێنێ ڕۆژم بۆ سناپکردن ئەخت خوا ئەم مەنتیقەی ئەوێ شوێنی سناپکردنە وەڵای بێت لەمە لە هەموو شتێ بەعکسی ئێوە بکەم تێگە ئێوە ئاوڕۆژن منیش ئاوارم ئەمرتان نەمێنێ ئارەوەڵە بە قوربانە بم ناکو کوڕی فەقیرم بە قوربانە بم کوڕە بە ساغەوم نەمخۆی کوڕە بڕۆ باوکم خۆ باوکم بە قورعان دەبڕۆ بڕۆ بە ساغەوە وەرەوەی بە قوربانی دوێنە وەرە گوناح نییە تۆ نەی خۆی ئەمە گوناح نییە عوسر بیخوا قوربانەوە دەڵێ عەمری نەمێنێ بۆ چ باوکێکە بە قورعان تۆ بیخۆی باشتر لۆ عوسیلە وەرە ها وەرە یەک پەراسویە ناوە باوکەم دەست و پەنجی پێوە خۆی دەوەرە بۆ شوۆرە وەرەوە تا آخر
ها چی پشت مەغزان کۆرەوەی بەسەر چاو بەسەر چاوەچم بووێ هەر تۆ پشتە مەغزان ها ئاوەتە بەشەڵا بچیتە ئەو باوکەم بخواردە ئاوەتە لێوا سنابەگەن ئەوەدی نەمێنە ئەخت خوا بڵە شوێن ئێرە شوێنی سنابە ها سەگەم جوان نییە خوا ها دابی خۆدەی بەڵێ باوکم ئاوە بخوا وەرە گوناح نییە ئەمە عوسە سوور بیخوا ها ئەمە ئەوە ناکرێت یاخوا عافێتە بێ دابی خۆدەی ها وەرە ها عەلاقەش بۆ تۆ دابی خۆدەی خوا عافێتە بێ عم خۆش بەلسم بلە هێرۆڵە من 3 کیلۆ مۆزمان هێنا کووە خواردمەڵە وەرە درۆمەکە کوا توێکڵێک نابینم چی خواردم تۆکڵی بۆ گەڵات تۆ ناڵی هەندێک میوە هەیە بە تۆکڵە خۆشە ئێوەڵامیش بە تۆکڵەوە خواردم کورە ڕۆڵە ئەوە بۆ خیار و شتە بێت تۆ خۆ تۆ مانگانی بە توێکڵەوە تو سەری پێغەمبەر ئەگەر ڕۆڵە هاتی وتم مێسە لەوانەیە بلە خەڵوزی گەشان بێتەوە حازر و گۆشت ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر کوا گۆشتەکە لەکوێ با خۆم هێنیکەم ڕۆڵە تۆ خەڵوزەکە هین کە منە چون گۆشتەکەکەم باش نییە گۆشتەکەتان لەکوێ دانا بکچم وڵی من گۆشتەکەم هێنا لە ماڵەوەتر نازانم ئەلێرە ئەدەی وا ڕۆڵ بزە نابێنە گۆشتە باوکە کوا گۆشتەکە ئەو بم نەڵە کووە هێناتان بەخوا خۆم هێنا بەدەستی شادم بلە ئادی وەرە گۆشتەکە کوا ڕۆڵە بۆشی باوکە گۆشتەکە کە هێنامان پشتە مەغزە 3 کیلۆمە نبوو حساب چۆ لە ساڵەکەی بس چی لە ساڵەکەی بسە لە سەگ بپرسم بۆ گۆشتەکە ها بڕێ بسم جان بۆ بم لە جارێ تۆ بۆ تۆ ئەمەە ئاژەڵ دۆزی بچم لە سەگ بپرسم بۆ پشی لەوێرە بە کۆڵانیەمە بڕوە نانە باوکە ئێستا من زۆر عقل بووم ئێستا ئاژەڵ دۆستم تەنانەت ئینسان دۆستم بۆ شەرتەش نمونەی زیندوم لە باڵگە ئادەی وەکو گۆشتەکە ما بساکە چی؟ یان بساکە ناسوعبەتەکەی بنارم هەر هەمووی وەرە لە پیاوی چابە قورآن باوکە یعنی یاوە سەگەکە هەتاوەتی والله. ئەی ئافرم کوڕی من ئافرم کوڕی باوکە جیاواز لێ بێنە باوکە دە زۆر گوناح خەڵک سێرمانەکە باوکە با سەیرمان کام هەتیوە زانی ژیانی منی فەوتانوە والله بێ بڕۆم بۆ خوا بەجێ تا بێم کەسی زانم والله بێ بڕۆم بۆ خوا با بڕوا وازی لێ بنە کورە بابە بە نەجاتمان بێنێ وەڵام هەموو ژیانی مشکلەیە والله بێ بڕۆم بەجێ تا بێڵم لە بڕۆم لە پشتێنە ئەمرن نەمێنێ بەجێ تا بێڵم بۆ خوا کورە بابە ژیانی فەوتانی مشکلێ گۆشتەکەتان نییە ئەی با چی بخۆین ئێ من بۆ تا حەلەکەم ئاخە چۆن پێیاکە ڕۆلی ئەو خەڵکی لێ کورە عیبە وەرە بابە عیب نییە ئێستا منە ڕۆم بۆ تا حەلەکەم تۆڵێ نەجاتم بێت ئەم گێژێتی تۆ ڕۆڵە باوکە گیان ڕەفیقەکەم داوای لایڤم لێکەنە چما لایڤێکەکەم و لەوێ یەمە باشە دەبڕۆ تۆش دێ ئاخ باوکە هێشتا تۆڵێ ئاخ والله باوکە مۆزم لێ بڕەوە باشە